سڵاوتان لەبێ بەڕێزانم، ئینشەڵڵا ساغ و سەلامەتە بن. ئەم ڕۆژتان بە خۆشی بە پڕکردنەوەیکی باش بە دڵنیاییەکی زیاتر بەسەر بردووە. هیوادارم هەر ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. خۆشەویستەکانم، هیوادارم دەنگم بگا پێتان و بەخەبەر بن لە کاتەکەی تۆزە درەنگە. سڵاو لە هەموو لایەکتان، دەستان خۆش بێ، بەخێر بێن، سەلامەت بن ئینشەڵڵا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. وەڵێ ئێمە باشین ئەگەر ئینشەڵڵا ئێوە باش بن، ساغ و سەلامەت بن، دڵتان لێمان نەڕەنجا بێ لەبەرەوەی نە لە ئینستاگرام نە لە یوتیوب نەمانتوانیوە وەڵام بدەینەوە. ئینشەڵڵا بە گەورەی خۆتان لێمان ببورن، زۆر داوای لێبوردنەکەین. سڵاو لە هەموو لایەکتان بێ و خوای گەورە ئینشەڵڵا بەرەکەت و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرتانە و ئینشەڵڵا هەمووتان بەدڵ خۆتان لەو شوێنەی کە ئەتانەوێ ناوتان بگەڕێتەوە و بە دەرەجەیەکی باش ئینشەڵڵا لێی دەربچن. سڵاو لە بەڕێزانەی کە سڵاویان ناردووە، لەوانەی کە ئێشانەیان ناردووە. سڵاو لە هەموو لایەکتان، بەستخوا وەکو لایڤەکانی دیکە جارێکە دووبارەیەکەینەوە سەبرتان هەبێ پرسیارەکانتان دووبارە بنێرنەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین پرسیار وەڵام بدەینەوە ئینشەڵڵا. یارا ئەڵێ مامۆستا ئەوانەی بزانی دەرەجە وەکو پار دەبێت، ئەگەری بەرزبوونەوە هەیە وەڵاهی بەپێی تەوەقوعات و هەموو شتێک ئینشەڵڵا بەرز نابێتەوە. ئەگەر دانەبەزێت ئەو وەکو خۆی هەر ئەمێنێتەوە ئینشەڵڵا. مامۆستا 88.8 لە هەولێر چ بەشێکی پزیشکی پێتە وەرگرتن؟ وەڵاهی 88.8 ئەگەری تەقریبەن پارالێلی شیکاری، علوم بایۆلۆجی بە زانکۆلاین ئەگەری هەیە ئینشەڵڵا، ڤێرتەرنەری، چارەسەری سروشتی، تەندروستی کۆمەڵ، خۆراکزانی و پارێزی، مەعهەدەکانیش بەگشتی. 95.5 بۆ زانکۆلاین ئەسنانی هەولێر ئەگەری هەیە. وەڵاهی ئەگەری ناڵێن نییە، بەڵام تەقریبەن 170 بۆ 75 ئینشەڵڵا ئەگەرێکی هەیە بێ. ئەڵێ سڵاو مامۆستا، زۆر قەلەقم لە پڕکردنەوەی فۆرمم. بۆ بەڕێزەکەم هۆکاری قەلەقەکەت چییە؟ فۆرم عادەتەن کە پڕێکەیتەوە ئەوە بەرنامەی من و قەناعەتی من و بۆچوونی منە بە هەموو قوتابی بەڕێزەکان بە هەموو خوێندکارە عەزیزەکانمان وتووە کە قەت بە یەک جار فۆرم پڕ مەکەنەوە بینێرن، ئاسایی بن، مەجموعەیە بەش هەڵبژێرن، ڕیزبەندیکەن، جارێکی تر دوای یەک ڕۆژ دیکە، دوای دوو ڕۆژ کە، دوای تاکیدکردنەوەیشی زیاتر بەشەکان هەمووی کۆتایی پێبێنن و هەڵیگرن تا ڕۆژی یەکشەم تا ڕۆژی دووشەم شەممە. هەر کاتێک کە خۆتان دڵنیا بوون لەوەی کە فۆرمەکانتان بێکێشەیە و ئەتانەوێ بینێرن ئەوە ئینشەڵڵا ئەو کات بینێرن. بەڵام هیوادارم ساتا پێمان بڵێ قەلەقەکەی هۆکارەکەی چییە. ئاران بورهان ئەڵێ مامۆستا ئەندازیاری کارەبا باشترە یان علوم کیمیا؟ وەڵای هەرشیان بەشی زۆر باشن. علوم کیمیا ناڵێم خراپە و با بڵێن کارەباکەش خراپ نییە، بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی تا چەند ئەتوانی هەلی کار بۆ خۆت دروست بکەیت. زیاتر ئەوەیان گرینگە بەڕێزەکەم. لەبەر ئەوە وام پێ باشە نەڵین کامی باشترە و کامی خراپترە، بڵین کامی توانامان زیاتر تایە هەیە، خۆمان ئەزانین لە کام بوارە زیاتر سەرکەوتووە بین ئەوەیان هەڵبژێرین باشترە. بەڵێ میرۆ ئەڵێ سڵاو لە بەڕێزت. 88.8 پەیمانگەی دەرمانسازی سلێمانی ئەمەلی زۆری عەفوەن 86.8
86.8 زیاتر لە پارالێلەوە نزیکە، هەرچەندە ئومێدەکەین زانکۆڵاینەکەشی نزیک بێ لێەوە نسبەی 60. شانی ئەڵێ سلااو لە بەڕێزت مامۆستا ڕیزبەندیم بۆ بکە لە نێوان ئەم بەشانە: شیکاری نەخۆشی پەرستاری تەکنۆلۆژیای ددان. لێرەیە کاکە سوڵتان ئەڵێم هەمان ڕێزبەندی خۆت یاخۆت تەنها جێگەی شیکاری و پەرستاریەکە بگۆڕەوە. ئەتوانی بە هەمان ڕێزبەندی شیکاری پەرستاری تەکنۆلۆژیای ددان دابنێ یاخۆت پەرستاری شیکاری تەکنۆلۆژیای ددان دابنێ. ئەنەس ئەڵێ مامۆستا موالیدی 2003 ئایا ئەگەر ئەم ساڵ دابنیشمەوە ساڵی داهاتوو دەبێت لە ئێواران بخوێنم؟ بەڕێزم ئەگەر 25 ساڵ تێپەڕێنیت 2003 بۆ 2023 20 ساڵە نابووە کێشت بۆ دروست نابێت ئەزیزم، لە 25 بەسەرەوە کێشت بۆ دروست دەبێت. نڕۆ حاڵاتێکە بوو 30 ساڵ بوو تەنها زانکۆڵاینی بۆ نەکرایەوە نەک ئێواران، هەمی پارالێل بە بەیانیان و ئێوارانیشی بۆ کرایەوە هیچ مشکلەی نەبوو، بەڵام زانکۆڵاین لەبەر هۆکاری تەمەن کە لە 30 ساڵ مڵن لە 25 ساڵ بەسەرەوە بوو کێشەی بۆ دروست کرده بوو تەنها زانکۆڵاینی بۆ پڕ ناکرایەوە. هیشام ئەڵێ سەلام مامۆستا، تکایە 58 زانستی پارالێل یا ئێواران ئەگەری چ بەشیشی هەیە وەرەمگرێت. ئەزیزەکەم سیستمی زانیاری کارجێڕی کار، تەکنیکی وەرجێڕان، ئایتی لە شەقڵاوە بەعام، ینی ئەمانە هەر مەبەستم شەقڵاوانی، ینی بەعام ئەم قسمانە ئەگەری هەیە. ئەگەری زۆر باش شتێ لە وەکوتم لەکار لە ژمێریاری لە ئایتی و ئەو بابەتانە ئینشاءڵڵا بە تایبەتی بە ئێواران ئەگەری زۆر بەرزترت هەیە. سڵاو مامۆستا، زانکۆی دۆ بەشی سڕکردن پارالێل ساڵانە نرخی چەندە؟ وەڵاهی دڵنیا نیم. 3 ملیۆنە پاشداشکان ئەبێتە 1,650,000 یا 4 ملیۆنە ئەبێ بە 2,200,000 دڵنیا نیم لەوەیان بەڕاستی بمبوودا. مامۆستا من یەکەم بەش زانستە بیرکاریەکان پەروەردەی بنەڕەت دام ناوە، پێم ئەڵێن زۆر قورسە، زۆربەی وازە هێن وەک زانیاریت هەبێ ڕاستە؟ وەڵاهی بەڕێزەکەم بیرکاری هەر بە خۆی تۆزێک قورسە ئیزعاجە، بەڵام زۆر کەسیش هەیە توانای هەیە و ئەتوانێت بیخوێنێت. بۆ ڕەنگە بۆ من قورس بێ بەڵام بۆ بەڕێزت نا، ڕەنگە بۆ بەڕێزت قورس بێ بەڵام بۆ دوو کەسی تر نا، ئەکەوێتە سەر کەسەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی بیرکاری بۆ خۆی قورسە، بە تایبەتی ئەگەر اختصاصی لێوەربگریت طبعا بای خۆی قورسە و ئیزعاجە. کۆلێژی زمان ئینگلیزی باشترین ئادابێ هەردووچی یەکێکە بەڕێزەکەم. لە هەندێک شوێن کۆلێژی زمانمان هەیە ئەوەکەوێتە کۆلێژی زمانە، لە هەندێک شوێن ئادابمان هەیە کۆلێژی زمانمان نییە، لە هەندێک شوێن زانستە مرۆڤایەتیەکانمان هەیە زمانمان نییە، هەمان شتە هیچ فەرقێکی نییە بەڕێزەکەم. زامۆ ئەڵێ من 88م هەیە لە تەلارسازی وەرە ئیجرێم لە شارەکانی تر، خۆم لە سلێمانیم. وەڵاهی بەڕێزەکەم زۆر زەحمەتە لەبەرەوەی لە سلێمانیەوە هیچ، لە دهۆک و ئەوانش لە کۆیش لەبەرەوەی بەڕێزت بە گشتی حسابەکەی ئەگەری زۆر کەمە. محەممەد مەسعود ڕەش کردوتەوە. ساوین ئارامەڵی 78.4 لە مامانی وەردەگیرێت، زانکۆڵاینی هەولێر مامانی وەڵاهی دەقیق دەرەجەکەی 81 پۆینت شتێک وەرگیراوە، ئەگەر هەیە بەڵام ئەگەرەکەی چۆنەڵیت پۆینت تا 75ش بڕات، چونکە ئەو بەشە بەشێکی خراپ نییە و معادلەکەش خراپ نییە کە 78.8 بۆیە ئومێدەکەین ئینشاءڵڵا ئەویش وەربگرێ بە پشتیوانی خۆی گەورە. دڵنیاش بینەوە لە کۆنمرەکەی لێرە مامانی 81.5 وەرگرتووە، ئەگەرەکان هەتا 175 ڕوا وەکووتمان. چێنەرجەوارە لە مامۆساژیان پرۆگرامسازی ڕاپەڕین باشترە یان تەلارسازی سلێمانی؟ وەڵامی من بۆ خۆم پرۆگرامسازی لە هەر شوێنێکە بێ پێم باشە، پێم باشترە لە تەلارسازی، نەک وەکو شەهادە باشتر بێ، وەکو هەلی کار لە ئێستاە زیاتر ئیسفادەی لێەکەی.
محەممەد سدیق ئەڵێ مامۆستاگیان 92.4 ئەگەری پرۆگرامسازی ڕاپەڕینی هەیە لە سلێمانی بیت ئینشاءڵڵا ئەرەوەڵا ئەگەری هەیە بە پشتیوانی خی گەورە هەرچەنی لە بەشێکی نوێ لە مەنتیقی سلێمانی ڕەنگە زۆربەی تەڵەبەکان ڕووی لێ بکەن بەڵام ئینشاءڵڵا هەر لەو دەوروبەرانە بێت. میرۆ 300S کاک سروجیان پرۆگرامسازی یان سیستمی زانیاری پۆلیتەکنیک وەڵا پرۆگرامسازی من بەبێ بیرکردنەوە جواب دەمەوە. ستودنت ئەڵێ دەتوانین بۆ بەشی زانکۆی پۆلیتەکنیک لە کۆلێژی تەکنیک تەندروستی چارەسەری سروشتی کوردی و عەرەبی تەرک بکەیت بۆ تەرککردن معدل لەمەوێت تا 80.2 ئەگەری وەرگیرانم هەیە لە پارالێل ئەگەرێکی کەمت هەیە ئەو بەڵێ ئەتوانی کوردی و عەرەبیشی بۆ تەرک بکەیت. ماشە کریدیت 54.8 بۆ ئایتی بەرئەگیرێت لە سلێمانی و دەوروبەری کردت نا پێش کردت ئەگە 55 بەسەرەوە بە بیستە ناو منافسەوە ئینشاءڵڵا ئەگەری هەیە بە پشتیوانی خوا. ئارام بورهان وەڵامی مامدایەوە وسپان هەردووشیان وەکو یەکەن بەڵام کەم تا زۆر. ڕێبوار هانا ڕێبوار سڵاو بێ زەحمەت علوم بایۆلۆجی و کۆمپیوتەری سلێمانی بە پارالێل ئەگەری هەیە بێتە چەند؟ علوم بایۆلۆجی و علوم کۆمپیوتەر جوان. علوم کۆمپیوتەری سلێمانی دەوروبەری 80.5 لەو دەورانە ئەگەری هەیە و بایۆلۆجیەکەشی تقریبەن لە دەوروبەری 89.7 ئەوانە ئینشاءڵڵا ئومێدی هەیە بە پشتیوانی خی گەورە. باشە پارالێلی کارژێڕی کار 56 وێژەی نرخی ساڵانەی چەندە؟ ئەوە نەیزانی بێتم 550,000 دینارە. ئالان ئەڵێ سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام وەڕەحمەت الله. بەڕێزەکەم ئەزێت نەبێ 96.9 توبعانی هەولێر ئەگەری چەندە؟ ئەتوانم بڵێم ئەگەری هەتا 170 بۆ 75 هەیە ئینشاءڵڵا. ئاکرێ ئەڵێ مامۆستا ئایا 85.72 لە زانکۆی زاخۆ ئەندازیاری شارستانی وەردەگیرێم هەر لە زاخۆشدا ئەنیشێت؟ ئەندازیاری و شارستانی لە زاخۆ 83.733 وەرگرتووە. بەڕێزیشت ئەڵێیت 85 ینی بەو حسابە ئینشاءڵڵا ئەمەری وەرگرتنت زۆر زۆرە. شاد ئەڵێ سڵاو بەڕێز ئەرێ پارالێل کۆلێژی یاسا لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر ئەو ساڵ بە ڕای تۆ چەندە؟ پارالێلی یاسا لە زانکۆی سەلاحەدین پارالێلی یاسا لە زانکۆی سەلاحەدین 77.6 ئەتوانم بڵێم 76 تەقریبی تا 76 و شتێک بۆ نمونە 4.5 ئەوانە ئەگەری هەیە ئینشاءڵڵا. 95.5 بۆ زانکۆڵانی ئەسنانی هەولێر ئەگەری هەیە وتمان ئینشاءڵڵا ئەگەری هەیە وەڵاماندا بۆەوە. سوڵتان عومەر 93.6 هەیە بە کریدت ئەبێتە 93.93. میعماری وەرم ئەگرێ سلێمانی میعماری سلێمانی کۆنمرەکەی 94.48 و بەڕێزیشت ئەڵێ 93.93 ئەگەری هەیە ئینشاءڵڵا هەتا 175 بەسەرەوە. ئیمان ئەڵێ ئەمە لە نێوان دەرمانسازی و پەرستاری زۆر دوور دڵم کامیان باشترە تخوا تووشی نەفسی بوومە بەخوای وەڵڵا لە بەلاش خۆ تووشی نەفسی کردووە خاتوون ئەو کەس پێویست ناکە پرسیاری لێ بکات دەرمانسازی زۆر زۆر باشترە زۆر باشترە نەکرد باشترە. گەر لە زانستی کۆمپیوتەر یەکەم بوی بەشەکە و بۆچی بەشێک بەرزە بێتەوە ئەزیزم بۆ پرۆگرامسازی.
مامۆستا بەشی تاقیی پزیشکی چییە؟ دەتوانێت ڕوونکردنەوە بدەیت نرخی پارالێل چەندە ساڵانە؟ بەڕێزم تاقیگەی پزیشکی یان زانستی تاقیگەی پزیشکی بەشێکە لە بوارەکانی شیکاری تقریبەن وەکو بایۆلۆجی پزیشکی وەکو شیکاری نەخۆشی هەمان ئیشی مختەبەراتەکە بەڵام لەوەیە زیاتر ئەو زانستانی لە بواری تاقیگەی پزیشکیە ئەخوێندرێت فەرقەکەی ینی ئەوە بە ئینگلیزیەکە بێتە مێدیکال لابرەتەری ساینس شیکاری ئەبێتە مێدیکال لابرەتەری تەکنیک ئەوە جیاوازیەکانیانە و نرخی پارالێلی ساڵانەشی ئەگەر وەکو شیکاری بێت 1,650,000 دوای داشکاندن باشە 58 پەیمانگەی ڤێتەرنەری شەقڵاوە ئەگەری هەیە وەرمگرێت پارالێلیان ئێواران ڤێتەرنەری شەقڵاوە بە 58 طبعاً شەقڵاوە پارالێوی 60 ئێوارانی 58.857 کەواتە بۆ ئێوارانەکەی ئینشاءالله ئەگەرێکی نسبی باشت هەیە ئینشاءالله مامۆستا بەشی ICT بەشێکی چۆنە؟ ئەویش هەر ئیش لەسەر کۆمپیوتەر ئەکات ئەی هەلی کارەکەی چۆنە؟ بەڕێزم تا ئێستا ئەگەر هەڵە نەبم تەخەڕوجی نەبووە کە بەرەو نازانین هەلی کاری چۆنە و لە بواری کۆمپیوتەریش ئیشەکا و لە بواری گەیاندنیش ئیشەکاواتە بۆ نمونە تۆ ئەتوانێت لە شەریکەکانی کۆڕەک و فاستلینک و ئاسیا و زین و ئەو بابەتانە هەمووی ئیش بکەی هەروەها لە بواری کۆنتڕۆلکردن لە ڕێگەی دوورەوە وەکو چۆن بڵێن ریمۆت کۆنتڕۆڵ و ئەو بابەتانە ئیشی تیا ئەکات بەڵام وەکو هەلی کار ئەگەر شارەزایی باش بەیەکەی ئەکید هەلی کاری باشە سەلام بێ زەحمەت هەشتا بەشی سەرکردن وەری ئەگرێت لەکوێ؟ لە هەولێر ئەگەری هەیە لە سلێمانی ئەگەری کەمە السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركات مامۆستا بێ زەحمەت کەمێک باسی بەشی علوم بایۆلۆجی بکەن ئێستادا ئیشیان باشە وەڵای بەڕێزم علوم بایۆلۆجی من ناڵێم ئیشیان خراپە لە مختەبەرەکانە ئیشەکەن هەروەکو شیکاری و بایۆلۆجی پزیشکی و ئەوانەوان تا حدێک ئێستا خەڵک زیاتر بۆ شیکار و ئەوانە هەوڵەدات ئێستا لەم کاتەیە ڕەنگە باش بن ڕەنگە ساڵانێکی تر چەند ساڵێکی تر ئەو ئەگەری ئیشکردنیان کەمتر بێتەوە زیاتر شیکاری و بایۆلۆجی پزیشکی ئەو ئیشانە بکەن ئەنەس مەهدی مامۆستا ماوەی 2023 ئەو وەڵامماندایەوە وتمان ئینشاڵڵا ئەو شتەوانیە و تەنها لە هەندێک حاڵەتە ئەگەر لە 25 ساڵ تێپەڕی کێشەت بۆ دروستەکە ئەزیزەکەم بازانە زۆر خراپە پرسیارمان لێ ئەبات ئینشاءالله پرسیارمان لێ نەبراوە ماچینە سەرەوە بزانین تا توانین بڕۆین تاوەکو ئینشاءالله ئەو گەیشتەوە سەرەتا ئەستیمانجێدایەوە خۆشمان باس کرد ئەلحەمدولیلا پرسیارمان لێ نەڕۆیشتووە ئینشاءالله پزیشکی بێهۆشکاری هەلی کارکردنی چۆنە؟ وەڵاهی خراپ نییە ئەگەر خاستان زیرەک بتوانین لە خستخانەکانە بناسرێ بە ئەکیدی ئیشی باشە بێ کۆلێژی زمان ئینگلیزی باشترین ئادا بوتمان فەرقی نییە هەمان شتن من 88م هەیە تەلارسازی وەرەگرێ و شارەکانی تر خۆم لە سلێمانی کاکە زامەوەتمان ئەگەری زۆر زۆر کەمە مامۆستا بەیانی سەعات چەند لە سەمتەری ئینشاءالله هیچ ڕێگریەک و مقەدەرێک نەبێ سەعات 3 لەوەین بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله پەرستاری وەرم دەگرێ هەفتام هێناوە سۆزیار خان لەکوێ؟ لە هەولێر لە دەوروبەر وەکو شەقڵاوە وەکو سۆران کۆیە تەقتەق پەرستاری مێرگە سوور ئەمەلت هەیە بەڵام لە ناو شار نە لە سلێمانی نە لە هەولێر نە لە دهۆک ئەگەری کەمە بۆ هەموو حاڵەتەکان لە هەموو پارێزگاکان لە دەرەوە ئەمەلی زیاترە پرۆگرامسازی پارالێل یان سیستەمی زانیاری پۆلیتەکنیک وەڵاهی ئەوەیان ئەکرێتە سەر جیرفانی بەڕێزت ئەتوانی
4 ساڵ ئەو پارەی کە لە پرۆگرام سازی ئەگەر هەڵە نەبم 4 ملیۆنە دوشکان 2 ملیۆن 200,000 ئەیدەیت توانات هەیە یان نا ئەگەر توانات دەبێت ئەوان سیستمی زانیاری پۆلیتەکنیکەکە زۆر باشترە بێ لەو بەڵام ئەگەر توانات هەبێ خراپ نییە مامۆستا ئەو بەشانێک کە هەلی کاری هەیە کامە و کامەیە وەڵاهی بەڕێزم بە شێوەیەکی گشتی ئەگەر قسە بکەین ئەوە جیاوازە بەڵام ئەگەر بە تەفسیلی ئەتەوێ ینی بە وردەکاریشی دەقیق ئەتەوێ هەموو بەشەکان کاری خۆیان هەیە بەڵام بزانیت بەکاریان بێنیت بەڵام بە شێوەیەکی گشتی ئایتی پزیشکەکان ئیشیان باشترە لەوانەی تر لەم کاتەیە تەمان باسەکەم دەتوانی بۆشی وتمان بەڵێ ئەتوانی و لە پاڕاویش ئەمەلێکی کەمت هەیە کریدیت 54 وتمان لە دەوروبەری سلێمانیە ئینشاڵڵا ئەگەر دەبێ ئەگەر معادلە خۆی پێش کریدیت لە 55 و ئەوانە بێت وتمان لە ئەندازیاری شارستانی ئینشاڵڵا کێشە نابێ سوڵتان عومەر وتمان ئەمەلی هەیە ئینشاءالله ئەندازیاری کارەباوکی علوم کیمیا وتمان کامی باشترە ئەگەر هەلی کارت لە کامیان زیاتر بێ ئەوەیان باشترە توانای ئیشکردنەکەت من 88م هەیە تەلارسازی وەرئەگیرە مەشارەکانی ترخم لە سلێمانی کاگە زامەوتمان ئەمەلێت کەمە زەینەب بیلال ئەڵێ چ بەشێشی پزیشکی 280 هەولێر تکایە جواب پەرستاری شیکاری سەرکردن یاریدەدەری پزیشکی ددان پشکنینی چاو ئەوانە ئەمەلی هەیە ئەفوان باشە ستودنت وەڵامماندایەوە حسێن هەولێری تا بەشی سێ چوون لە زانکۆڵان کێشەی هەیە ناخێت کێشەیەکی نییە و چواریش بڕۆ پێنجش بڕۆ هیچ کێشەت نییە ئەتوانی بەرەودا بگەڕێیتەوە یەک هەنگاو هیچ مشکلەیەکت بۆ دروست نابێ کاکە میرۆوتمان سەری گیرفانی خۆت کە ئەگەر پرۆگرام سازیەکە توانای پارەدانت هەیە ئەو باشترە ئەگەر نابڕۆ سیستمی زانیاریەکە پەرستاری وەرم دەگرێ هەفتام هێناوە لە هەولێرم بەخوای لە هەولێر ئەگەرەکەی زۆر کەمە زیاتر ئەو دەرەجەیە بۆ ئێوارانی هەولێر ئەگەرێکی هەیە ئەوانەمان وەڵام داوەتەوە 95.6 ئەگەری کەمە ئەحتیمالەن لە زاخۆ ئەویش بە ئەگەرێکی کەم چکە گشتی لەسەر حسابە بێ بۆیە تۆزێک زەحمەتە ئەندازیاری شارستانی سۆران چەند وەری دەگرێت 84.34 کریدیت وەری دەگرێت ئەندازیاری شارستانی لە سۆران 85.16 وەرگرتووە 84.34 ئینشاڵڵا ئەگەریکی باشی هەیە تا نزیکەی 180 بە پشتیوانی خوای گەورە وەڵام مامۆستاگیان لەوە قەلەقم کە بەشەکانم بۆ ڕیزبەندی ناکرێ دەسم ناچێتە هیچ کۆنمرەت چەندە و حەزت بە چییە هۆکاری ئەوەی کە قەلەقی لە ڕیزبەندیکردنەکە چییە ئەگەر ئەتوانێت تۆزە تەفسیر بدەیتێ لە ماوەی ئەم تقریبا ئەتوانم هەتا نزیکەی چارەشی شتری لە خزمەتانە بم بەڕاستی لە 7:30 بەیانیەوە لەسەر خەتم هێشتا ئیستراحەتم نەکردووە بەڵام پێم خۆش و ئەگەر بۆ نیم سەعاتێکیش بێ لە خزمەتانە بم چونکە ئەزانم خۆم بە قەرزار ئەزانم کە وەڵامی پرسیارەکانتان لە یوتیوب و ئینستاگرام نادەمەوە بۆیە حەزم کرد لێرەوە خزمەتێک بکەم هەر هیچ نەبێ هەندێک لەو پرسیارانە جواب بدەمەوە کە لە لای بەڕێستان هەیە ئینشاءالله بەڵام پێم باش نییە ئەو قەلەقیە پێم وایە لە بەلاش خۆت قەلەق کردووە دڵنیابە لەوەی باشترین بەش کە بۆمان دیاریکراوە لای خوای گەورەوەیە ئەسبابەکان بگرە دەست زۆر زۆر بە ئاسایی بەشەکان ناوی خوای لێبێنەوە ڕێزبەندی بکە ئەو کاتە ئەگەر لە هەولێریت
چ لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک چ لە سەنتەر ئەگەر توانیت کە پێشم خۆش نییە زۆر ڕوو لە سەنتەرەکان بکەن حەزم لێیە زیاتر لە سەرۆکایەتی لە خزمەتتانە ئەگەر توانیتان سەردان بکەن بە سەرچاو ئینشاءڵڵا لە وێرانە ڕێزبەندێکی باشتان بۆکەین و ئەو قەلەقیەش ئینشاءڵڵا هۆکارەکەشێ دۆزینەوە و چارەسەریشی بۆ ئەدۆزینەوە بە پشتیوانی خۆی گەورە. بەڵێ ئالان حەمەد ئەڵێ مەوسەنەوە 5.5 سەوەی ئەسان پارالێل ئەگەری هەیە ئینشاءڵڵا زانکۆڵاینەکەشی ئەگەری ئەبێ بە پشتیوانی خۆی گەورە. گەل لە زانستی کۆمپیوتەر یەکەمبی وتمان ئەچێتەوە پرۆگرام سازی هیچ زانیاریی زانکۆ ئەهلەکان لایە نەوەڵڵاهی بمبورە زانکۆ ئەهلەکان زۆر 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 گۆرانکاری بەسەرا دێ لەبەرەوە نەوەڵڵاهی داوای لێبوون ئەەکەم. ئەڵێ من 88م هەیە لە تەلارسازی وەرئەگیرێم لە شارەکانی تر خۆم لە سلێمانی وتمان ئەگەرت کەمە پزیشکی بێهۆشکاری ڕاستە ئەڵێن هەلی کارکردنی باش نییە بەڕێزەکەم بەبەست لە باشی باش نەبوونەکە چییە بریتێ لەوەی ئیشی سەرکردن بۆ خۆی کەمە یا لە ساڵی عەمەلیاتە یا لەو سنتەرانێکی ئەشیعەی زەخمەگرن مناڵ ناتوانێت یان گەورەکان تەحەمولی ناکەن بۆیە بەنجەکرێن لەبەر ئەو هۆکارەیە یانی ئەڵە هەلی کاری کەمە و باش نییە. ڕێیان عوسمان ئەڵێ 87 بەشێکی پزیشکی باشە وەڵاهی لە بایۆلۆجی پزیشکی و چارەسەری سروشتی و ڤێرتەرنەری تەندروستی کۆمەڵ خۆراکزانی دەرمانسازی وەکو پەیمانگا و شیکاری و پەرستاری و ئەوانەش خەراب نییە و لە هەندەسەکانیش ئەگەر هەڵە نەبم باسی پزیشکی کردووە لە بەرەو باسی ئەویان ناکەین بۆ چارەسەری سروشتی بەڵاتوانی کوردی و عەرەبی تەرەکی ئەو دەرەجەیەش لە پارالێلەوە نزیکە مامۆستا معدەلی 67 چی وەرم دەگرێت عەلمی یان ئەدەبی ئەگەر لە عەلمی بیت ئەوە لە بەشە طبیەکان لە دەوروبەر بە پارالێل و ئێواران مەعهەدەکانی ئایتی مەعهەدە کارژێڕیەکان مەعهەدە ئەندازیاریەکان هەر هەمووی و لە کۆلێژەکانیش بنەڕەت و پەروەردە و کارژێڕی ئابووری هەندێک بەشی علوم کۆلێژی تەکنیکی کارژێڕی لەگەڵ زانستە مرۆڤایەتیەکان یان ئاداب یان زمان و ئەمانە ئەتوانی سوودی لێ وەربگرین. لە هەولێر 95.2 لە ئەسنان و دەرمانسازیەوە پێیا بگرە ئەسنان زیاتر پارالێلەکەی و دەرمانسازیش هەر لەو نزیکانە هەنی لەبینی پارالێل و زانکۆڵاینەکەی بەرەو خوارەوپەرستاری و شیکاری و مایکرۆبایۆلۆجی و ئەو بابەتانە ئەمەلی زۆر ئینشاءڵڵا بەڵام لە ئەسنان پارالێل زانکۆڵاینی دەرمانسازی پارالێلی دەرمانسازی عەفوەن بەو شێوازە ئەگەری هەیە. سڵاو بێ زەحمەت 89 بەشێکی پزیشکی ئەگەری وەرگرتنی هەیە وتمان لە بایۆلۆجی پزیشکیەوە بە خوارەوە تا شیکاری نەخۆشیەکانیش بە پارالێل ئەگەری هەیە ئینشاءڵڵا. سۆزیار خان وتمان لە دەوروبەر زیاتر ئەگەرت هەیە لە ئێوارانی هەولێرش ئەگەرێکی کەمت هەیە پرسیارێک ئەگەری هەیە توبعامی هەولێر بێتە چەند وەڵاهی دەوروبەری 97.1 کەم ئەحتیمالی هەیە بە 87.5 لە ئەندازیاری کارەبای سلێمانی وەرەگیرێیت 85.7 ئەندازیاری کارەبا لە سلێمانی 84.4 وەریگرت 87 ئینشاڵڵا ئەگەرێکی زۆر باشی هەیە ئەگەر کرێدت لە تێک نەدا. ئەلفا وەڵامماندا وتمان ئەگەر 55 کەمتر نەبێ بتوانێت بکرێتەوە بەڵێ ئینشاءڵڵا لە دەوروبەری سلێمانی ئەگەری هەیە. کاکە سوڵتان وەڵامماندایەوە وتمان ئەگەری هەیە ئینشاءڵڵا و بۆ بۆڕێدەشتمان هەرچوو یەک شتە چ ئاداب
ئینگلیزی بێت یان کۆلێژی زمان ئینگلیزی. ئەلینا عەلیەڵێ مامۆستا فۆرم پڕەکەیتەوە لەکوێ؟ وەڵای تەڵان من پێم خۆشە بێنە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک لەوێ بەبێ بەرامبەر لە خزمەتاین لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەنیشت وەزارەتی خوێندنی باڵایە لەسەر جادەی کەرکووک بەرامبەر مزگەوتی ڕەشاد موفتی و بۆ سەنتەریش ئێمە زۆربەی ڕۆژەکان ناڵێم هەموو ڕۆژێ چونکە کە لە سەرۆکایەتی ئیشمان زۆر بێت مراجع زۆر بێت هەتا ئەوێ بە کۆتانەیە ناتوانین بچینە سەنتەر بەڵام بە زۆری و زۆربەی ڕۆژەکان ئینشاءڵڵا لە سەعات 3 بەدواوە لەوێین بە پشتیوانی خوای گەورە بە تایبەتی ئەم دوو ڕۆژە کە بەیانیان عوتڵەیە جومعە و شەممە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە بە ئەکیدی لە سەعات 3 بەدواوە لەوێ ئەبین ئینشاءڵڵا. من 88 هەیە لە تەلارسازی وەردەگرم لە شارەکانی تر خۆم لە سلێمانی نەخێر ئەتوانین بڵین ئەگەرت نییە 95.6 ئەگەری توبعامی هەیە بپارێز دەروی شار ئەگەرێکی کەمە بەداخەوە. مامۆستا مەعەدەل 84 کۆلێژی پۆلیتەکنیکی پەرستاری لە شێخان دەرکەوێت بە پارالێل پەرستاری شێخان. شێخان پەرستاری 88 بە پارالێلەکەی 82 ڕێزت ئەگە 84 هەبێ ئینشاءڵڵا ئەگەری وەرگرتنی زۆرە بێت. ئەوانە وەڵامی دووبارە ئەفۆم پرسیاری دووبارە زەینەب بیلال ئەڵێ 80 بەشێکی پزیشکی وەرێگرێ وتمان لە شیکاری و پەرستاریەوە بۆ خوارەوە ئەگەری وەرگرتنی هەیە ئینشاءڵڵا. مامۆستا 85 ئەگەری ئەندازیاری پرۆگرامسازی هەیە بە پارالێل ئەی ئەندازیاری سیستمی زانیاری ئەگەری چەندە؟ بۆ سیستمی زانیاری ئەگەری زۆرە و بۆ پرۆگرامسازیش ئەتوانین بڵین ئەگەری لە 130 بۆ 40 پێ ناپەڕێ. پارالێلی پرۆگرامسازی کۆیە نرخی چەندە؟ ئەگەر هەڵەدەم 4 ملیۆنە پاشداشکاندن بۆتە 2,200,000. سۆزیار خان وتمان ئەمەلێت لە هەولێر تەنها بە زیاتر بە پارالێلە ئافۆن ئێوارانە نەک بە شێوازێکی تر. باشە بەڕێزم ئەلێ کۆلێژی یاسا بە پارالێل زانکۆی سڵاحەدین لە هەولێر بڕایەتەوە چەند وەری دەگرێت؟ وتمان دەوروبەری 78 ئینشاءڵڵا. ئەندازیاری شارستانی سۆران چەند وەری دەگرێت؟ 84 وتمان ئەمەلی هەیە ئینشاءڵڵا. 88 هەیە لە تەلارسازی وەرئەگیرێم لە شارەکانی تر خۆم لە سلێمانی وتمان ئەگەرت زۆر کەمە بەڕێزەکەم. مامۆستا ئایتی چەند بەشی هەیە و کامە و کامیان باشە؟ وەڵاهی ئایتی هەر خۆی یەک بەشە سیستمی زانیاری کارژێڕیشمان هەیە و زانستی کۆمپیوتەرمان هەیە تەڵانە ئایتێکە لە هەمویان باشترە ئەگەر لە هەمان ئاستا بن بۆ نمونە هەرچیان لە مەعهەدا بن یا هەرچیان لە کۆلێژی زانست بن یا هەرچیان لە کۆلێژی ئەندازیاری بن بەڵام یەک لە ئەندازیاری بێت یەک لە زانست بێت تەڵانە ئەندازیارێکە باشترە. باشە من بەبێ حسابکردن دەرەجەی پۆلی 10 و 11 60 هەیە چ بەشێ باشە و چ بەشێ وەرم ئەگرێ بەشە نووسیان بە پارالێل و ئێواران؟ وەڵامی بەڕێزەکەم ئەمەلی زۆر کەمە مەگەر ئافرەتان و لەدایک بوون لە کۆیە بە ئێواران یان لە سۆران بە ئێواران کە زۆر زەحمەتیشە بگاتە ئەو دەرەجانە بەڵام ئەمەلیشی هەیە. زانکۆی شیکاری کلار چەند وەری ئەگرێ بەڕای تۆ؟ بەڕێزم سەبارەت بەو بەشە هەر وەکو خۆی ماوەتەوە ڕاستە بۆتە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بەڵام بەشەکان وەکو خۆی 2 ساڵە و 4 ساڵەیە و هێشتا بە تایبەت نەبۆتە کۆلێژ لەبەرەوە هەر هەمان دەرەجەی پارەکە احتیمالی وەرگرتنی هەیە یان شتێک کەم و زیاد. بۆ نمونە
82.389 وەرگرتووە تقریبا دەوروبەری 82 ئەگەری هەیە ئینشاءالله بە پارالێلش 76 احتیمالی هەیە بێتە 75 بەڵێ 95.6مان وەڵامدایەوە 67 ئەگەری هەیە لە بەشی ئینگلیزی وەربگیرێم لە دەرەوەی هەولێر 67 لە ئینگلیزی ئەگەر لە کۆیە لە کۆلێژی زمان کۆیە ئەگەرێکی کەمی هەیە کۆیە 66.3 وەرگرتەوە بۆیە لەوێ ئەگەرت هەیە لە دەرەوەی شار لە زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان تقریبەن وەکو کۆلێژی زمان وایە ئینشاءالله ئەگەری هەیە بە پشتیوانی خی گەورە بەڵێ وەڵامدا بۆ گەر لە زانستی کۆمپیوتەرمان ئەچێتە پرۆگرام سازی 92.66 زانستی ئەگەری زانکۆی سلێمانی کۆلێژی پەرستاری تقریبەن لە پۆلیتەکنیکەکەیە ئەگەرێکی باشی هەیە لە زانکۆی سلێمانیش ئەگەری هەیە بەڵام کەمتر وتمان بە پارالێل ئەو دەرەجەی شەڵامەلی هەیە 84.86 لە هەندەسەی کارەبا دهۆک دێت هەندەسەی کارەبا و بە دهۆک ئەگەر هەڵە نەبم بەس ئەو کارەبا و کۆمپیوتەرە ئەوەی دهۆک 82.455 وەرگرتووە بەڕێزی شت 84 تێ ئینشاءالله ئەمەری وەرگرتنی هەیە ئەوسەجیا من 97م هەیە الحەمدوللیلا ئەگەر دەرەوەی شار بنووسم کۆیە باشترە یان گەرمیانە وەڵا بە ئاکید کۆیە باشترە بە تایبەت ئەگەر لە هەولێربی ئەوە نەمان جواب داوەتەوە 85.72 زاخۆ ئەندازیاری شارستانی وەرم دەگرێت لە دەرەوەی شوێنە بەڵێ ئەومان وەڵامداوەتمان ئەگەری وەرگرتنی هەیە ئەوساجیان بەشی ئایتی چۆنە چەند نەخی لێ ئەبێتەوە بەڕێزم بەعام کۆمپیوتەر ئەبێتە ئایتی نیتوۆرک داتابەیس باوەی ئەو لەقانە کە ئێستا هەمانە و ئەخوێندرێت و باشترینیشی ئایتی خۆیەتی ئەندازیاری شارستانی سۆران چەند وەری دەگرێت وەڵامماندا بۆەوە مامۆستا چۆن بگەم وەلایەتەوە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاییم بەڕێزەکەم دوو ڕێگات لە پێشا ڕۆژی یەکشەم ئەتوانیت سەردانمان بکەیت لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە تەنیشت وەزارەتی خوێندنی باڵا بەرامبەر مزگەوتی ڕەشاد مەفتی لەسەر جادەی کەرکووک ئەتوانیت سەردانمان بکەیت و ئەگەرنا سبەی و دوێی جمعە و شەممان لە سەعات 3 بەدواوە ئینشاءالله لە سەنتەری زانکۆڵاین تایمین لە بینی 60 مەتری و 40 مەتری لەو بینەیە ئەو جادەی کە بۆ بڵێ لە شەستێەوە بەرەو بازاری لەنگە دێت لەناو ماڵە ئەمین عامەکان لەوێ لە خزمەتتان نابین ئەگەر بێنە ئەوێش شەما و سەرزەنیە مەشانەم بۆ بکە تەلارسازی هەولێر و کۆیە پرۆگرامسازی هەولێر و کۆیە پۆلیتەکنیکی سیستمی زانیاری و شارستانی پرۆگرامسازی پارالێل بەڕێزەکەم من ئەڵێم پرۆگرامسازی هەولێر پرۆگرامسازی کۆیە پۆلیتەکنیکی سیستمی زانیاری پاشان تەلارسازی هەولێر ئەمجا شارستانی ئەمجا پرۆگرامسازی پارالێل لەبەرەوەی پارەکەی زۆرە ئەگەر تواناشت هەبێ ئەتوانم هەر لە دوای پرۆگرامسازی هەولێر و کۆیە پارالێلەکەی دابنەم ئەمجا پۆلیتەکنیکی سیستمی زانیاری پاشان تەلارسازی ئەمجا شارستانی دابنام شەهرۆ محەممەد 92.66 زانستی ئەگەری زانکۆی سلێمانی کۆلێژی پەرستاری
وتمانەگەری هەیە بە تایبەت لە پۆلیتەکنیکەکە ئینشاءالله گەشە ئەگەرەکەی کەمە بۆ ئەو بابەتە 80 بەشیش پزیشکی وەرەگیرێ وەڵاممان داوەتەوە 67 لە بەشی ئینگلیزی لە دەرەوەی هەولێرتمان لە کۆی ئەگەری هەیە پزیشکی بێهۆشکار ڕاستاڵێن هەندی کارکردنی باش نێوتمان هۆکارەکە ئەوەیە کە شکە شوێ ناکەین پێویستی بۆ بابەتەیە کەمە کردیت بە وەڵام درراوەتەوە کارگێڕی کار باشتریان ئابووری بە قەنەعاتی من کارکاری کار زۆر باشترە ئەوانەمان وەڵام داوەتەوە گەلە زانستی کۆمپیوتەر یەکەمبی شەهرەوە ئەمانە هەموویان دووبارەن بەداخەوە عەلی ئەحمەد ئەڵێ 89.1 زانستی لە هەولێر بەپێی نمرەکە چی شوێنەی باشە بەڕێزم لە شیکاری نەخۆشیەکان بەزان کۆڵین و پارالێل بنووسێ پاشەوە بایۆلۆجی پزیشکی ئەمجا بێتە خوارەوە بۆ شارستانی و سیستمی زانیاری کارژێڕی وەکو کۆلێژی ئەندازیاریەکەی با بڵێین ڤێرتەرنەری ئیتر زیاتر بێتە خوارەوە بۆ دەرمانسازی و ئەو بابەتانە خراپ نییە گەشا و غەفور ئەڵێ چۆن بزانم فۆرمەکەم ڕۆیشتووە بەڕێزم لەسەرەوەی فۆرمەکەت 6 هەنگاو هەیە هەنگاوی یەک زانیاریەکانە هەنگاوی دوو ئەو زانیاریانەیە کە تۆ داخڵێکە و شوێنی شتێجێبوون و گروپی خوێن و ئەوانە هەنگاوی سێەم کۆنمرەکانت پێ پیشانەدا هەنگاوی چوارەم هەڵبژاردنەکەی هەنگاوی پێنجەم دڵنیاییت ئەداتێ هەنگاوی شەشەم کە سەوز بوو واتە ڕۆیشتووە و هێشێکە لە نیشانەکانی لە هەنگاوی کۆتاییە ناوی تەواوت دەرەجەکانت حسابکردنی کوردی و عەرەبی دێتە خوارەوە پێیە بە چەند لاپەڕەیەک بۆ شێوازە هەتاگاتە هەڵبژاردنەکانت لە کۆتایی هەڵبژاردنەکانت نووسراوە چاپکردێن مامۆستا لە چ شوێنێک فۆرم پڕ دەکەیتەوە کاتژمێر چەند بەڕێزەکەم ئەم دوو ڕۆژە بە سەعات 3 بەدواوە لە سەنتەری زانکۆ ئۆنلاین تایم لە بینی جادەی 60 مەتری و 40 مەتری ئەو جادەی لە 60ەوە سەرەکەوێت بەرەو بازاڕی لەنگە بۆ 40 مەتری ئەڕاتەوە ناو ماڵە ئەمین عامەکان سەنتەرەکە ناوی زانکۆ ئۆنلاین تایمە لە ناو مەعهەدێکایە کە مەعهەدەکە پێی ئەڵێن هێدوەی باشە بەڕێزم کاکەشاد بە وەڵامدا بۆتمان تقریبا 77 پۆین شتێک یا 78 کرا مامۆستا ڕیزبەندی بۆ 78.88 بیڵێ بەڕێزەکەم نازانم لە چ شارێک بەڵام ئەو 78.8 ئەتوانیت لە کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەت کارژێڕی و ئابووری پەروەردەی کارژێڕی پۆلیتەکنیکی دهۆک و هەولێر و سلێمانی بەشی کارژێڕی کار وەکو کۆلێژ یان ئەو بەشە ئایتیەکان لە زۆر شوێن کە سیستمی زانیاری ئەوانەی لە دهۆکە کۆلێژن باش ئەوەش زۆر لە بەشە توبیەکان ئەتوانی لە دەوروبەری شار یان بە پارالێل و ئێواران لەناو پارێزگاکان بڕی بکەیتەوە ئینشاءالله باشە پزیشکی بەهۆشکار ڕاستاڵێن هەندێکیان وەڵاممان داوەتەوە تکایە شەستم هەیە عەلمیم چ بەشێک تەندروستیم بە پاراوی ئێواران دەمگرنەوە تاکە ئەمەلت لە ئافرەتان لەدایک بوون لە کۆیە یان لە سۆرانە بەڕێزەکەم 66 لە هەولێر چ بەشێک وەردەگرێت 66 و لە هەولێر زۆر بەشەیە احتیمالی وەرگرتنی هەیە هەر یەکە و بە قیاسێکی خۆی لە پەروەردەکان لە بنەڕەت و پەروەردەی ئاسایی لە کارژێڕی و ئابووری زانستە مرۆڤایەتیەکان یان ئاداب یا کۆلێژەکانی زمان پۆلیتەکنیکی کارژێڕی کار هەندێک لە بەشە پزیشکیەکان لە دەوروبەری هەولێرە
وەکو تەقتەق و کوێ و ئەوانە بە پارالێل و ئێواران و مەعهەدە پزیشکیەکان یافۆن مەعهەدە ئەندازیاری و کارژێڕەکانیش بە زانکۆڵاویەوانە ئەگەری هەیە ئینشاءڵڵا. مامۆستا پەیمانگەی سەرکردن چەند وەریەگرێ لە سلێمانی تەقریبی 82 احتیمالی هەیە لە هەولێریشە لەوانەیە بۆ 75 داببەزێ. واللهی بەڕێزەکەم بڕوان پێ بکە کاتم نییە بۆ ئەنستاگرام، یعنی بڕوان پێ بکەن ئێمڕۆ لە بەیانی ساعت 8:30 هەتا 5 ئێوارە نەمتوانیەوە تەنانەت تەلەفۆنیش جواب بدەمەوە. باشە بەڕێزەکەم، 2 جار لەسەر کورسی هەستاوم هەتا نوێژەکانم کردووە، ئەگەرنا بە بەردەوامی لەسەر کورسی ماومەتەوە هەتا 5 ئێوارە فۆرمم لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک پڕ کردوێتەوە، نەشم توانیوە لە خزمەتی ئەو بەڕێزانە بم کە ئەزیەتیان کێشا بوو هاتبوون بۆ سەنتەر تاوەکو فۆرمیان بۆ پڕ بکەمەوە. پەیمانگەی تەکنیکی کلاربەشی مامۆستایی تیانە 92.66 وەڵاممانداتمان ئەگەری پۆلیتەکنیکی زیاترە 93.6 وەڵامماندایەوە. ئەو بەڕێزەش وتمان تەبعەن کۆیە باشترە ئەگەر پڕی بکەیتەوە و ئەندازیاری کارەبا لە سلێمانی وەرمەگری وتمان ئەگەری وەرگرتنی زۆرە. لە هەڵەبجە بەشە تووبیەکان تاخراون نەخێر، من ئەگەر هەڵە نەبم لە هەڵەبجە بەشی شیکاری و پەرستاریم بینیوە، ئەگەر هەڵە نەبم 180 دڵنیام لەوەی کە بینیم و پڕم کردوێتەوە، بەڵێ نەک 180% دڵنیام. بەڕێزێک تەشریفی هێنابوو لە سلێمانیەوە، قوتابیەکی ئەزیزمان لە ڕێگەی کەناڵەوە هاتوو سەردانی کردەوەین لە هەڵەبجە پەرستاری و شیکاری، ئەگەر هەڵە نەبم هەرچیم بۆی هەڵبژاردووە، بەڵام بە دڵنیایی پەرستاریم بۆی هەڵبژاردووە. بەڵای کریدت دەرەجەکە دەبێتە 71.6 علوم کۆمپیوتەر لە سەلاحەدین بە پاراڵەوی وەرمەگرێت، ئەگەری کەمە بە 71، بەڵام لە سۆران ئەمەلی هەیە ئینشاءڵڵا. وەڵاهی بەڕێزم وەکو سوود دەکەوێتە سەر خۆت، ئەگەر ئیشێک هەبێ وەکو متەرجم و ئەو بابەتانە بڵێ سوودی لێ بینی، بەڵام ئەگەر ئیشت نەبێ تەواویکەی تۆزە زەحمەتە بۆ شێوازە سوودی لێ نابینیت. باشە بەڕێزەکەم، ماڵێ ئەوانەمان هەمووی وەڵام داوەتەوە. ئەناس مادیەڵە زۆر سوپاس مامۆستاجان، خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءڵڵا. ئەزیزم برای گەورەم، خوای گەورە پاداشتی ئەوەش بداتەوە کە ماندوون لەگەڵ ئێمەیە و ماندوون بەدەست پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین و هەڵبژاردننی بەشەکان و قەلەقبوونتان ئینشاءڵڵا خوای گەورە بۆتان بکا بە بەرەکەت و کەفارەتی ئەو گوناحانەی کردوتانە ئینشاءڵڵا. مامۆستا دەرەجەکەی خۆم 77.4 بێت، بە کریدت ببێت بە 81.1 ئینگلیزی وەرمەگرێت لە هەولێر پەروەردە یەکەم دانە دامناوە ئەرەوڵا ئینشاءڵڵا. بە پشتیوانی خوای گەورە ئەتوانیت ئەو سوودی لێ ببینیت. بمبورن بەڕێزان، ئەگەر تۆزێ ئەمڕۆ حەرەکەم زۆرە لەناو وەڵامەکانە، بەڵام تۆزێک ئازاری قاچەوانە ئەمە داوای لێبوڕ نەکەم. تەوانی سەر کورسیە کارژێڕی کار باشتریان ئابووری، بەڵێ کارژێڕی کار دامپێرانانی هەندێک لە بەشەکان چ کاریگەریشی هەیە بۆ گەر کەسێک لە تەبعاتی گەرمیان وەرگیرێەوە ئایا بینووسین لە فۆرمەکە؟ وەڵاهی بەڕێزم تا ئێستا کێشە نەبووە، بەڵام بیشنووسی ئاسایی هیچ کێشەیەک دروست ناکات. دوایەوە تۆ لە ماوەی 5 ساڵاتە تەواویەکەی شوێنە ئاعترافی پێ ناکرێ ئەو کاتێک، کەواتە تۆ هیچ موشکیلێکت بۆ دروست نابێت. باشە بەڕێزم، ئەڵێ ئایا بەشی ئادات دامەزراندنی هەیە؟ وەڵاهی ئەکەوێتە سەر خۆت، سەر توانای خۆت، سەر هەوڵدانت. بەڵێ زۆر کەس تەعین بوو، هەندێک شێ لە ماڵەوە دانیشتووە.
داهاتووی هەلی کار لە بەشی ئابووری چییە؟ وەڵڵاهی هەلی کار لە ئابووری لە هەندێک لە شەریکاتەکانە ئیسفادەی لێکرێت و ئەتوانیت بڵێ لە زۆر شوێنە لە بواری حکومی لە بواری ئەهلیە سودی لێببینیت. هەفتە ئەگەر هەت بێت ئیلا ئەگەر لە سۆران بەشی کۆمپیوتەر بە زانکۆڵاین ئەگەری کەمترە بەڵام بە پارانێ زۆر زۆرە. هەفتانە خۆی 660 چی بکەم باشە. وەڵا ئەزیزم ئەو دەرەجەیە لە پەیمانگەکان زۆر زۆر ئیسفادە لێکرێت لە کولیە علوم لە پەروەردەی بنەڕەت لە پەروەردە لەوانە ئەتوانی سود ببینیت. 84 ئینشاڵڵا بە پارالێل ئەمەری وەرگرتنتەیە. هەشتا و حەوت پۆینت یەک لە زانکۆی سلێمانی کۆلێجی یاسا وەرمەگرێت. بەڕێزەکەم هیچ بێتاقەت مەبە، من ئەڵێم ئەگەرەکەت 160 بۆ 65 لە ئەو بێتاقەتیە و نەمێنێ ئینشاڵڵا ئەتوانم بڵێم هەتا 170 ئەگەری هەیە ئینشاءڵڵا بۆ کۆنمرەیە وەربژیرێت بە پشتیوانی خۆی گەورە. هەشتا بەشی سەرکردن وەریەگرێ وتمان لەکوێ ئەگەر لە هەولێر بێ بەڵێ لە سلێمانی ئەگەری کەمە. بەڕێزان داوای لێبوردتان لێکەم لەوە زیاتر ڕەنگە کات مەجالم نەدا و پێویستمان بەوە بێت کۆتایی بە لایڤەکەمان بێنین. ئینشاءڵڵا هەمووتان سەرکەوتووە بن و خوای گەورە سەرکەوتووتان بکە ئینشاءڵڵا. سوپاس بۆی ئەو ماوەیە لەگەڵمان بوون. ئینشاءڵڵا لە شەوانی داهاتووشە لایڤمانە بێ بە پشتیوانی خوای گەورە هەمووتان سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.